ئەو هەنجیرە هەنجیری ئیتاڵیە، هەنجیرێکی زۆر بەبەرە، هەنجیرێکی زۆر گەورە و باشە. هەنجیرەکە تازەیە لە کوردستان، هەنجیرەکە تازەیە لە کوردستان و بەری زۆر باشی هەیە لەگەڵ کشوهای کوردستانە لێ ڕاهاتووە. هەنجیرێکی بەبەرە ڕووبەر زۆر ناگرێت، تاجی باش ئەدات. ئەو هەنجیرە ئیتاڵیە هەنجیرێکی زۆر باشە، ڕووبەریش کەم ئەگری، هەنجیرەکەش زۆر بەبەرە. ئەو هەنجیرە ئەنتاجی باشە، ئەو ماری فەلاحە و ئەمانەوێ ئەو هەنجیرە بە کوردستانە براو بکەینەوە ئاشنای بکەین. تەبحان ئەم هەنجیرە سەرەتایە لە کوردستان، تازەیە، هێشتا نەگرتیتە باغی هەموو فەلاحێک یان بابرێم هەموو ئەو کەسانەی حەزیان لە باغداریە. ئەوە هەنجیرەکەیە، دەنچی زۆر کما، دەنگەکانی کماشی لەشی گەلک زۆرە هەنجیرەکە و هەنجیرێکی خۆراگریشە. بەس تایبەتمەندی ئەو هەنجیرە ئەوەیە، تەبعاً تایبەتمەندی زۆر هەنا، ئەگەر ئەو کلکەی پێوە بمینێت بە 5 ڕۆژ تا 6 ڕۆژ ئەمینێت، بێ ئەوەی لە بەڕادی دابنێ 5 ڕۆژ 6 ڕۆژ ئەمینێت و بەرێکی زۆر باش، ئینتاجی زۆر باشی هەیە و ئەتوانی لە نێو مەرکانیا لە نێو سەتڵ و تەنەکەش لە سەربانەکانیشتان ئەو جۆرە هەنجیرە بڕوێنن کە ئینتاجێکی زۆر باشی هەیە. ماشەڵڵا زۆر جار هەنجیرەکانیشی دوو یەکتر ئەگرن، ینی هیچ پەلکێک بێ هەنجیر دەرنایە، بێ هەنجیرێک و دوو هەنجیر. بە هەموو دابش بن، ئەگەر لێش نەکەن و هوردە خوردە پێ خۆپەوە خەریکەنەمش. ئەو هەنجیری حەمەدەلاو کە وەسفی ئەەکەین هەنجیرێکی زۆر باشە، هەم لە ڕووی بەرەوە سیرکەن، بەرێکی گەلک زۆری پێوەیە و زۆر هەنجیرێکیشی لە تەنشتە، بەڵام ئەو هەنجیرە لەگەڵ کەشوهای کوردستانە ناگونجێ، سیرکەن زۆر خراپە، ینی کزەماتە حەزەکەی نەیبینی. بەڵام ئێستا ئەوە هەنجیری حەمەدەلاوە، ینی من ئەگەر بێت و ئەوەی بکەم کە لێشی ئەەکەمەوە بەخۆی، ینی لێ ئەەکەمەوە بەمە بازار و ئەیفرۆشم، ئەوەندە شتێکی جوانە خۆم حەزم ئاچی تێجارەی دیکە بیکردمەوە، ئەنی شتێکی زۆر جوانە. ها ئەوە تایبەتمەندێکی زۆر باشی هەیە، هەمووی شیلەی لێ دێت و خۆراگریشە، دوای لێکردنەوەی 4-5 ڕۆژ ئەمینێت بێ ئەوەی بەڕاد ببینێت. هەمەکانی ئێمە بەشی زۆری هەموو بەرهەمێکی کشت و کاڵی بەرهەم دێنین، بەس بە تایبەتی هەنجیر و ترێ و گوێز، گوێزەکان و هەنجیرەکانی ئێمە ناوبەنگێکی باشی دەرکردووە. وەڵا ئەوە چوینە ناو باخچەی هەنجیرن لێکردەوە، دوای لێکردنەوە کەمێک هەنجیرمان لێکردە، دوای لێکردنەوە ئەشۆینەوە، ئێجا ئەو کاتی ئەیکەینە مڕەبا. وەڵاهی ئەو هەورۆکە بەس ئەو هەندا پێگەیشت بۆمەش ئەوەندەمان لێکردەوە. ئەرێ وەڵا تەقریبا ماندی بوونیەوێ هیلاچیەوێ، بەس چی شەک لە دنیای بێ ماندی بوون ناوی. ئەوە ئێستا لێمان کردوێ هەم هەنجیرەکان دەبی هەموو بە کلکەوە بن، ئینە بێ کلکەکان بەکەلایەن، ئێجا ئەو کاتی ئەیان شۆینەوە هەنجینێکە شەکرەکەی وەستە دەنێن و دەناو شەکریانەکەی شەکر و کەمێک لێمزی و هەنجیر. وەڵاهی زۆری مڕەبا زۆرێ، ئی هەنجیری هەیە، ئی سۆرچی هەیە، ئی عەلوکەی هەیە، ئی خۆخی هەیە، زۆری مڕەباش زۆرە. ئی بانجانیەکەن، ئی وەهی ئی ترێیەکە، ئی پەلکە شفتیە زۆرەکانی گەلک زۆرن. وەڵاهی ئەمن بەخۆم مڕەبای هەنجیریەکەم، ئی بانجانیەکەم، ئی عەلوکەشەکەم. خواردنێکی عازر بەدەستەوە، ئێستا بینی جاروێە میێوان دێن هەموو شتەکان عازر نینە لەگە خواردنەکاندانێ. وەڵاهی ئێجا ئەوە بە مڕەبا ئەخورێ، ئیوانە ئەخورێتن، بەلەت کە هەنجیرە، بەستوور کە هەنجیرە، بەو جۆرانە ئەخورێتن. ئێستا ئەوە شیلەکە کوریا کاتی ئەوەیە هەنجیرەکان دەناوکەین. ناوەڵە هەتا ئەو کەفە تەواوە بی دەبی لە کنیبی، ئەو کاتی بچی ئەو بێ جاگرەکەی دەبیکەم کەی سەبرە بکوری هەتا هەنجیرەکان پوچە بن، کلکەکە و سەرەکیان پێکوانوسێتە ئەو کاتی مڕەبایەکە دەهێ. ڕەنجی زەرزە دەبی، ئاوەکەی وچی ئاوەکەی هەنجوینی لێ هەندە جوانە بی. بەس ئەو ئێستا بیدایەتێکی تازەیە بە کورد دەهێت، ئێستا دەبی هاگات لێبی ئەو کەفە هەرەچی
تەماشاک ئێجا دەبی ئاگریکم کە ئەگە ئاگریکم نەکەی هەرە چیتن وێ جەگاگتکم کە لە خۆ سەبر سەبرە لە جێ خۆ ئەکوری و زۆر زۆر جوانە بی ئێستا هەنجیرەکان لە بنینە لە بەو کەفێ ئەو کەفە هەر چووە هەنجیرەکان کەتی نەبنی زێستا پاشی دەمەچکە ئەو کەفە ئەنیشتو هەیە ئێستا ئاگری سەبر سەبرەکمەکەم ئەو کەفە ئەنیشتو ئێستا خەریکی کوراندنی مرەبابوون ئێستا مرەبایەکە کە گەیشتە مەرحەلەی ئاخیر و ئامادەیە لۆ خواردن تەواو بۆ لە کورینێ هەمان کوراند و ئێستا ئامادەیە لۆ هەرگرتن و خواردن ئێستا مرەبایەکە عازر بووە و سار بوویتەوە و دەست شوشانیەکەین و هەریەگرین لۆ دستانێ